دنباش بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت بخیر هاتنا و دکم دخلک کنو ج برنامه هفترنگ و گر کنو دناو بخچی چاندو هنرا رنگین ده. بینرین هجا ام گرا خواه جباجار حلبشه دست بی بکن به آلی کاریا پیمانگاه گوتا یا المانی لعراق و کردستان شوک موزیکی لدارکت گو گروپ میرزو ج اسپانیا و شنگال جی بشداری و بویه. کابه هفره ام بری خو بدن راپورا فرحان هورامانی. پەیمانگای گۆتێ لە عێراق بە کۆکردنەوەی هونەرمەندانی ئەڵمانیا و ئیسپانیا و کوردستان شەوە ئاهەنگێکی گۆرانی و میوزیکی لە باخی گشتی هەڵەبجە ڕێخست. ئەمە تێکەڵکردنی مۆسیقای کوردی و جیهانیە هونەرمەندەکانیش بە هەمان شێوە بۆ نمونە تیپە مۆسیقیەکانی سلێمانی و هەڵەبجە و شەنگال هونەرمەندە موزیسیانە جیهانیەکان بەشدارن ئامانجمانە کەشێکی ئارام بۆ خەڵکی هەڵەبجە بسازێن. گروپی میوزیکی ئەسنا بە پێشکەشکردنی گۆرانی کوردی ڕەسەن بەشداریان کرد کە گروپەکە لە چەند کوڕووکچێکی گەنجی هەڵەبجە و سلێمانی پێگاتووە. ئەم شەو بە گۆرانی وتن بەشدارم کۆمەڵە گۆرانی کوردیمان حازر کردووە کە بتوانین پێشکەشی خەڵکی هەڵەبجێ بکەین بە شێوەیەکی زۆر جوان کە بتوانن تا ڕادەیەک ئەو تینوێتی کە هەیەە بۆ هونەر و موزیک بڕاوێتەوە. تیپی مۆسیقای میرزۆی شەنگالیش بە بەرهەمە هونەریەکانیان کەشێکی گەرم و گوڕیان بە شەوە ئاهەنگەکە بەخشی. حەلەبجە ئاگە بریناوی کووری زوودێ بەس ئیرۆ ئەندێ مەگەلە کێف خست دلێوان بە گروپا خوڕێ بە ئەف گروپا دەلال گروپا میرزۆ میوزیک ئاشنگالێ و گەلێکی بمەر کێفکردن ئەهلێمەی حەلەبجە وإن شاء الله تم أم بردوام من أف جروب ميرزو ميوزيك طبعا أف شاربين سالي وي بردوام وكاردكي هاوڵاتیانی هەڵەبجەش بە ڕێژەیەکی فراوان بینەری ئەم چالاکیەی پەیمانگای گۆتێ بوون. هیواخواز بوون ئەم چالاکیانە لە شارەکەیاندا بەردەوامی هەبێت. وەکو بینن هاوڕێنمان لە سلێمانی و لە شارەکانی تری کوردستانەوە هاتوون و پێکەوە لێرە کۆبوونەتەوە لەگەڵ ئێمە و ئەم شەو ئاهەنگیان بۆ ئێمە ڕێخستووە. هەڵبەتە ئەمە یەکەم جار نییە کە ئەوان لەم جۆرە ئاهەنگانە بۆ هەڵەبجە ڕێکەخەن. دڵخۆشین بەم جوڵانە کە هەبێت لە هەڵەبجەیە. لەگەڵ گروپە مۆسیقیەکان و پێشکەشکردنی بەرهەمە هونەریە جیاوازەکان هەمووان تا درەنگانێکی شەو خۆشی و شادیان گێڕا. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لی باجار سلیمانی پیشنگاه چارمین یا کاریکاتور آ ناونتوی و بود بین بابتا آزادیا دربرینی سنور کریم لور بو و اف راپورت بو هفترنگ آماده کریه. ڕنگدانەوەی چەمکی ئازادی لە هونەری کاریکاتێردا ناوەڕۆکی پێشەنگایەکی نێودەوڵەتیە لە شاری سلێمانی. پێشەنگاکە
بە ناوی چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی بەڕێوەچوو کە تیایدا 55 وڵات لە ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی کارەکانی خۆیان نمایش کردبوو. ناوەڕۆکی هەموو تابلۆ کاریکاتێرەکان باسکردن بوو لە ئازادی ڕادەربڕین و بە شێوەی هونەری کاریکاتێر تعبیری لێکرا بوو. ئەمە زۆر گرنگە چونکە یەکەم ئێمە ئەبەستێتەوە بە بیرکردنەوە و هونەر و کللتوری کۆمەلگای نێودەوڵەتیەوە، دووهەم خۆمان ئەناسێنێ بەو نەتەوە و میلەت و کەڵچەر و کللتورانەی تریکە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەن. واتان پێشانگەیانە بێ بە پردێک بە دوو ئاراستە، چ ئێمە ئەگەیەنێ بە کۆمەلگای نێودەوڵەتی، چ کار و بەرهەمە هونەریەکان و کارکتەرەکان ئەگەیەنێ بە کۆمەلگای خۆمان. تابلۆکان ڕنگدانەوەی ئاستی هۆشیاری و ئازادی کۆمەڵگە جیاوازەکانیان لە خۆگرت بوو. هونەرمەندانی کوردیش بەشێکی سەرەکیان لە پێشەنگاکە پێکێنا بوو. بەشداربوونم یەک ئەسەر لێرە من لێرە گاڵتێکی خۆشم کردە کە ئەو شتوەها لە مێشە لە زوانی وەکو تۆمارێک هاوردمە دەرەوە کە لە دنیای واقعە لە دنیای ڕێئاڵە ئەسەن شتی وامان نییە. ناوەندی حەوت ڕەنگە دەست پێشخەری بۆ کردنەوەی پێشەنگاکە کردبوو. بەشداربووان بە سەرپەرشتی لیژنەیەکی سەرپەرشتیار هەڵبژێردرابوون. 230 کاریکاتێرست بە 455 کاریکاتێر بەشداریان کردووە. ئەمی کە ئێستا لە لێرە بینێ 83 کارە هی ئەو نەرمەندە بەشداربووانن کە لە وڵاتە جیاوازەکانەوە تعبیریان لە ئازادی ڕادەبڕین کردووە. ئێمە ئەم تایتڵەمان هەڵبژار چونکە یەکێکە لە کێشە زۆر گەورەکانی ناو هەموو میلەتەکان و وڵاتە جیاوازەکان بەبێ جیاوازی خەمێکە هەمومانی داگرتوێتە. ئایا ئێمە ئەتوانین ئەوەی کە لە ناخۆ دڵ و دەروونمانایە تعبیری لێ بکەین؟ دیداری کارتۆنی کوردی چوارەمین جارە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و لە ئاستی نێودەوڵەتیش هونەرمەندانی کورد بەشداری چەندین پێشەنگای نێودەوڵەتیان کردووە بۆ ناساندنی هونەری کاریکاتێر. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئەمبەری خۆ بدن ئیتالیا گۆلور فەستیڤالا ڕۆناهی بەبوو بێ بەشداری بوونا ژمارەکە مەزن ژێ کارگەه و هونەرمەندان ئە فەستیڤال رەنگین و ڕۆنی بوو. لێ باکوورە ئیتالیا فەستیڤالا هەلکردنا لەمپەیان بڕێوە دەچە. ئیساڵ فەستیڤال دەربارە ژینگەه و ئاشتیەیە. هونەرمەندن سەرانسەری جیهانێ بەشدار دەبن. هەموو جیهان لەسەر بەردەوامیە داخەوە. گوهرتنا کەش و هەوایە بابەتا جیهانەیە. ئەس باوەرم گەلێکی گرینگە کە هونەرمەند هەستێ خوا دەربارێ vê بابەتێ دەرخینە. یەک ژە هونەرمەندن divê فەستیڤالێدا بەشدار دەبە خانما ئۆکراینیە جولیا شەمشیێڤا. ژیانە لە وڵاتێکی دی پشتی ئوکراینیاوەکی وەیە کە تول جیهانێکا دی دژی تەقین تونەنە ترس نەمایە لە وێرێ هەڕۆژمە هەست پێت کرد کو ئەم di فیلمێکێ ترسناکدانە یەک تێناگەهە کو ئەف تشتە di ژیانێدا دبە. پروژەیا شەمشیێڤا ji bo festîvalê bi jinû ve vejîna bêdawî tê binavkirin. پروژەیا من لەسەر ژیانە بێداویەک و گەلێکی ناسکە ئەرکێمەیە کو ئەم سروشتەخوا بپارێزین. فستیڤالا برزن تا 21 مەها پێنج بەردەوامە. لێ مۆزەخانە مەلەگا لێ ئیسپانیا پێشەنگەها پەیکەرێن هونەرمەندێ ناسکری پیکاسۆوە بوو گۆ شێوازاوی یا تایبەت دێوان پەیکەران دە دیار دبن وەکە بەرهەمێن وی یێن نیگارکێشیج. بەڕێوەبردنی ڕێوڕەسمێک بۆ پەیکەرەکانی پیکاسۆ هەندێک لە پەیکەرەکانی ئەو نیگارکێش و پەیکەر تاشە ناودارەی سەدەی 20م لە مۆزەخانەی مالەگا لە ئیسپانیا نمایش دەکرێن. پەیکەرەکانی مۆزەخانەی مالەگا پێشتریش لە پێشەنگەیەکدا لە سەردەمی شەڕی ناوخۆی ئیسپانیا لە ساڵی 1937دا نمایش کراون. پیکاسۆ لە 25 مانگی دەی ساڵی 1881 لە شاری ماڵەگا لەدایک بووە و لە 8 مانگی 4 ساڵی 1973 لە شاری موژەنی فەڕەنسا کۆچی دوایی کردووە. ئەو لە ژیانی پیشەی خۆیدا کە نزیکەی 8 دەیەی خایاندووە دەیان 1000 تابلۆ و پەیکەری بە کۆمەڵێک ستایلی تایبەتی خۆی خوڵقاندووە و ئەمە ژوای کردووە ببێتە کاریگەرترین و بەناوبانگترین هونەرمەند لە ماوەی 150 ساڵی ڕابردوودا. ڕۆیس پیکاسۆ
نەوەی ئەو هونەرمەندە دەڵێ یەکەم جار کە بەشداری نمایشگای پیکاسۆی کردووە ساڵی 1966 لە پاریس بووە کە ئەو کات باپیری تەمەنی 85 ساڵ بووە. پیکەرەکانی پیکاسۆ زۆر ناساو نەبوون چونکە تێگەیشتن لیان ئەستەم و قورس بوو. دوای جەنگی جیهانی دووهەم بوو کە بەرهەمەکانی پیکاسۆ لە ئاسی مۆزەخانەکاندا بە تایبەتی لە ئەمریکای باکوور و لە ئەوروپاش گرنگیان پێدرا و نمایش کران. بە پێی خەمڵاندنەکان پیکاسۆ نزیکەی 700 پیکەری دروست کردووە کام ژمارەیەش بە بەراورد بەو 4500 تابلۆیەی کە کێشاوێتی ژمارەیەکی کەمە. پێشانگاکەی ئیستا بژاردەیەک لە پیکەرەکانی ئەو هونەرمەندە پیشان دەدا کە لە ماوەی نزیکەی 6 ساڵی ژیانیدا بەرهەمی هێناون و 61 پارچە لە خۆ دەگرێت و تێکەڵەیەکە لە کۆمەڵێک ستایلی تایبەتی پیکاسۆ. ئەو بۆ نەخشاندنی کارەکانی کەرەستەی جۆرا و جۆری بەکارهێناوە لەدار بگرە تا ئاسڵ و گەچ و چیمەنت و بڕۆنز و پۆڵاشی بەکارهێناوە. پیکاسۆ ئەزمونگەرێک بوو کە دەگەڕا بە دوای شتەکاندا و توێژەرێکی فۆرمەکانی نوێی هونەر بوو. ئەو هونەرمەندێکە کە نەوەک بانگەشەی ئەوە ناکات کە نوێنەرایەتی جیهان دەکات بەڵکو جیهانی تایبەتی خۆی بنیاد دەنێت. پێشانگاکە کە تا 10 مانگینۆی ئەم ساڵ بەردەوام دەبێ بەشێکە لە بەرنامەیەکی نێودەوڵەتی کە بە بۆنەی یادی 50 ساڵەی کۆچی دوای ئەو هونەرمەندە مەزنەوە بەڕێوە دەبرێ. بەفراوی نووری دەنگی ئەمریکا واشنگتۆن. لە باژارێ نیۆ ئۆرلیانز یا ئەیالەتا لۆزیانە فستیڤالا موزیکا جاز لێدارکەت گۆ ژمارێک ji هونەرمەندێ ناسکرییê caza ئەمریکی بەشداری wê bûne. هونەرمەندە ناودار و ناسراوەکانی مۆسیقای نیشتیمانی هەمیشە بەشێکن لە فستیڤاڵی کەلتوری جاز لە نیو ئۆرلیانز. نیو ئۆرلیانز هەموو شتێکی تایە. ئەگەر بتەوێت بزانیت مۆسیقا و کەلتور و هونەر چۆنە ئەمە شوێنێکی تەواو گونجاوە بۆ ئەوەی لێی بیت. لە کۆتایی هەفتەی ڕابردوودا مۆسیقاژە ناودارەکانی ناوچەکە وەک لیزۆ و ئێد شیران مایشێکی تایبەتی مۆسیقایان پێشکەش کرد. جۆن مایر و مامفۆرد و کوڕەکانیشی هەروەها بەشدارن. ئەمە وەک ڕێزدێنانێک بۆ کەلتوری ڕەسەن دەستی پێکردووە. هەموو لە دەوری ئەو شتانە بوو کە نیو ئۆرلیانز بەناوبانگ دەکەن وەک جاز، پاشان لێرەدا تیپی فانک دێت، تیپی ریتم و بلوز. هەرچەند یەکە مۆسیقاژە نەکۆنەکانی نیو ئۆرلیانز وەک جۆرج پۆرتیر جونیەر، ئێرما تۆماس و دیکۆن جۆن وەک مۆسیقاژەنە ناودارەکانی فستیڤاڵەکە دەمێننەوە. لە سەرەتادا هەمومان تیپە ناوخۆیەکان بوون. هەموو تیپە ناوخۆیی و ناوچەیەکان بە واتای باتۆن ڕۆژ، لافایێت. ئەو نمایشانانە هەمیشە وەک سەردێڕەکان بوون. ئەوانە ئەو تیپانە بوون کە لە فستیڤاڵەکەدا بەشدار دەبوون. ئەلبەتە بە سەدان هونەرمەند و مۆسیقاژەنی ویلایەتی لویزیانە لە ویلایەتەکانی تریشەوە لە فستیڤاڵەکەدا بەشدارن. هەر لە خواردنەوە تا هونەرمەند و مۆسیقاژەنەکانی سەرشان و فستیڤاڵی جاز لە نیو ئۆرلیانز تایبەتمەندی خۆی هەیە و خەڵقێکی ئێجگار زۆر بۆ خۆی ڕادەکێشێت. شایان پاشا، دەنی ئەمریکا، واشنگتن. لێ سوودانا باشووری پێشەنگەهەکە هونەرا شێوەکاری بەبوو بە ئالیکاریا نەتەوێن یەکگرتی بۆ پشتەوانیە هونەرمەندێن وی وڵاتی بکە و هەروساژی ڕۆناییە بینە سەر خەباتێن وان. بۆ ماوەی 4 هەفتەیە پێشبڕکێکی هونەری بۆ 20 خوێندکاری کۆلیژی هونەر و مۆزیک و درامای زانکۆی جووبا تێیدا هونەرمەندانی خوێندکاری گەنج و خوێنگەرمی لەخۆگرتبوو ئەوانەی لەسەر قوماش کە چۆن ئاشتی ڕاستەقینە لە تاکەوە دەست پێ دەکات وێنا کردبوو. پێشبڕکێکە ئەوەی لەلایەن ئەرکی نەتەوەی گرتوەکان لە باشووری سوودان پشتیوانی کرابوو لە پێشەنگەیەکی هونەری گەیشتە لووتکە کە تێیدا 16 کاری هونەری پێشکەش کرا و بە درێژایی ڕێڕەوێک لە خوێندنگەی هونەر و مۆزیک و دراما ڕیز کرابوون. سەبارەت بە پارچە هونەریەکە سەرەتا بیرم لە ئاشتی کردەوە و لەکوێوە دەست پێ دەکات. زۆر ڕوونەکە ئاشتی ئارامێکی تەواوەتیە لە ناخی کەسێکدا. ئەگەر لە ناخی خۆتدا نەبێت ئەوان ناتوانیت لەگەڵیدا بچێتە هیچ شوێنێک، ناتوانێت بیدەیت بە هیچ شوێنێک. جاگەر من بمەوێت ناوێک لەم پارچەیە بێنم دەتوانم ناوی ئاسوودەی دەرونی لێ بنێم، چونکە سەرەتا دەبێت ئاشتی دەست پێ بکات یان دەبێت لە ناخدا دەست پێ بکات.
ئەم پارچانەی نمایش کرابوون ڕنگدانەوەی 16 لێکدانەوەی هوەری دەوڵەمەندی ئەم بیرۆکەیی لەخۆ گرتبوو. تێگەیشتن لە هەندێک لە پارچەکان ئاسان بوون، هاوکات هەندێکی تریان بەلای زیاتر ئەبستراکتە دەچوون. ئەم بۆنەیە وەک دەرفەتێکە بۆ ناساندنی خوێندکارەکانم، بۆ ئەوەی ببینم کە چۆن دەتوانن زانیاری ئالۆگۆر بکەن، چۆن دەتوانن چیرۆکی خۆیان لە ڕێگەی نیگارکێشانەوە لە ڕێگەی هێڵکاریەوە بجێڕنەوە و هەروەها چۆن بتوانن پێش لە وێنەکێشان بیر بکەنەوە. وێرانی جیاوازی لە ستایلەکانیاندا هەموو نیگارێکی کێشرا و پارچەیەکی براوە بوو کە ئەوەی پیشاندا ئەم هونەرمەندانە چۆن سەیری چەمکی ئاشتی بەردەوامیان لە نوێترین وڵاتی جیهاندا کردووە. ئێمە باوەڕێکی بەهێزمان بە توانای هوەر بۆ بەدەستهێنان و بۆ ئامانزدانی چاکە هەیە. ئێمە ئەو پڕی باوەڕمان وایە کە هوەر دەتوانێت ڕۆڵێکی گرنگ بگێڕێت لە بنیاتنانی باشووری سوودانێکی ئارام و ئاوەدان و پارێزراو. هوەر میدیایەکی بەهێزە بۆ گەیاندنی ڕەنگەکانمان بۆ داهاتووی باشووری سوودان. ماوەی پێشەنگەکە ڕۆژێک درێژەی خایاند. خوێندکارانی بەشەکانی دیکەی زانکۆ و کەسانی دەرەوەی زانکۆ بە هەمان شێوە بۆ لای خۆی ڕاکێشا. هونەرمەندە یەکەمەکان بڕوانامەی ڕێزلێنانیان پێدرا لەسەر گرنگی ڕۆڵی هونەریان لە داکۆچیکردن لە ئاشتیەکی بەردەوام. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. لە باژارێ سیاتل لە ئەیالەتا واشنتۆنجی شەڤک بۆ نیشاندانا جل و بەرگên ئۆکراینی یەن کەڤنەشۆپی هاتە li darxistin بۆ pênasîn bi vê kelepûra rengîn û zengîn jê xelkê Amerîkar in. کاتێک بیر لە فاشن دەکرێتەوە دەم و دەست ویلایەتی واشنتن بە کۆمپانیا گەورەکانی تەکنۆلۆژیا و هەوادارانی چالاکیەکانی دەرەوەی هۆڵەکان دێ بە خەیاڵدا. بەڵام لە 11هەمین خۆلی خۆیدا هەفتەی فاشنی سیاتل جەختی لەسەر بەردەوامی و کولتوری کۆمەڵگەزیندوەکانی ڕەوەندی تاراوگە کردەوە. هەفتەی فاشن هەرۆک مایکرۆسۆفت، ئەمازۆن، کاسکۆ، ستاربەکس لە سیاتڵدا مەزراوە. ئێمە دیزاینەرمان هەیە کە شاکارە ئەزبەرزەکانی مۆدە دروست دەکەن لە شتە بەردەوامەکانەوە ئیلهامیان وەرگرتووە. با نمونەیەکتان بۆ بێنمەوە. ئەم پۆشاکە بە 6000 قەسەب دروست کراوە، چونکە لە ئەمریکادا لە یەک خولەکدا ئەوەندە قەسەب فڕێدەدەین. بەشداربێکی تایبەتی ئەمساڵ سەبارەت بە کۆمەڵێک جلوبەرگی فۆکلۆری کۆن و دێرینی ئۆکرانیا بوو کە بریتی بوون لە جلوبەرگی نەریتی چەند ناوچەیەکی وڵاتەکە. هەندێک لەو جلانە 200 ساڵ کۆنن، بۆیە کاتێک لەبەری دەکەیت هەستێکی زۆر تایبەت لەلات دروست دەکات. تانیا زەیکا بەڕەچەڵک خەڵکی کیڤە و ماوەی 30 ساڵە لە ئەمریکا دەژی بەڕێوەبەر لە بواری تەکنۆلۆژیای بانکیدا کاتە بەتاڵەکانی بۆ پرۆژە مرۆییەکان دەرخان دەکات. ئەوەی ئەمڕۆ هەوڵ دەدەین بیخەینە بەردەم بینەرانمان ئەوەیە کە زۆربەیان وێنەی ترسناکی ئەو جەنگە دەبینن کە رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرانیادا. هەمومان وێرانکاریەکانمان بینی، بەڵام حەز دەکەین دیوەکەی تری خەڵکی ئۆکرانیاتان پیشان بدەین. دڵخۆشیەکان، جوانەکان، بەجۆشەکان، کللتورەکەی، دەوڵەمەندەکان و مرۆڤە دڵخۆشەکانی ئەو کاتێک کە ئێمە لە ئاشتیدا دەژیاین. کۆکەرەوەی جلوبەرگی ئۆکرانی هونەرمەند و سینەماکار ڤۆلیا دزانکا سەرۆکی گروپێکی فۆکلۆری ناوخۆی بیلاڕووسیە و جلە کۆنەکانی خۆی پێشکەشی هاوڕەکانی کرد. کاتێک شەڕ لە ئۆکرانیا دەستی پێکرد هەستم کرد کە پێویستە پشتگیری ئۆکرانیا و گەلی ئۆکرانیا بکەین. تا سەرەتای ساڵی ڕابردوو 2 دەست جلوبەرگی تەواوی ئۆکرانیم هەبوو کە هیچ چێرنەیڤ و کیێڤ بوون. پاشان کاتێک زانیم هاوڕەکانم لە سیاتڵ دەیانەوێت جژنی ڤیشیڤانکا بگێڕن، جلوبەرگە ئۆکرانی ڕەسەنەکانی خۆمم پێشکەشکردن. ڕۆژی ڤیشیڤانکا جژنێکە بە ئامانجی پاراستنی نەریتە فۆکلۆرەکانی ئۆکرانیا و دروستکردن یان لەبەرکردنی جلوبەرگی نەخشینی نەتەوەی لەخۆ دەگرێت کە پێی دەوترێت ڤیژیڤانکا. ئەو بە وردی سەرقاڵی ڕازاندنەوەی جلوبەرگەکانی بوو، چەندین کاژمێری بەسەر بردو بۆ هاوتاکردنی قوماش و توخمەکانی گونجاوی سەردەم. ئێستا کۆمەڵەکە 26 پارچە جلوبەرگی هەیە. ئەم جلوبەرگەی خەڵکی ناوچەی بۆڵتاڤایە. ئەمەش جلوبەرگی جەژنە یان جلوبەرگی ئاهەنگە بۆ کاتی هاوسەرگیری ژنان. و ئەمەش چۆن دەزانین؟ هەموو سەریدا پۆشراوە. پاشان کاتێک کچێک شووی نەکردبێت یان لە شوکردن دابێت، بێگومان سەرپۆشێکی ئۆکرانی زۆر گەورە و زۆر جوان دەدات بە سەر و شانیدا کە هەمومان حەزمان لێیەتی. هاوکات ڤۆلیان دەڵێت هەندێک لە پارچەکان هاوشێوەی فاشنی ئەمڕۆن، بۆ نمونە دووکاچ کە ملوانکەیەکی نەریتی و بەسکە نەخشێنراوە. بەڕاستی کلەشە سازانی مۆدەی ئۆکرانیا زۆریان خۆش دەوێت و پێیان وایە ئەمە کولتوری خۆیانە کە ئەمە ملوانکەیەکی ئۆکرانیە، من ئۆکرانیم و بە شانازیەوە دەیکەمە ملم.
ڤۆلیا باز لەوە دەکات کە کۆکردنەوەی جلوبەرگی نەریتی گەشتێکی بێکۆتایە و هیوادارە ڕۆژێک دابێت ئەو کۆبەندە جێگەی خۆی لە مۆزەخانی کولتوری ئۆکرانیا بدۆزێتەوە. ئاسۆجەبار بۆ راپەتی ناتاشا مۆزگۆڤیا دەنگی ئەمریکا سیاتڵ واشنگتن. بینەرێن هێژا بێ راپۆرتا جوان ئەم گشتن داویە گەڕاخوا حەتانی گەرەک دنێ هەرشاد و بەختەوەربن.